لحديثك صحيح داود هاتو پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ لای خوای گەورە خۆشەویستتر و گەورەتر بێ لەم دە ڕۆژە بە ئیزنی خوا هەوڵ بدەن چاکە بکەن لەم دە ڕۆژەدا، چونکە گەورەترین خێر و پاداشتی هەیە. لە هەموو کاتێک خێرترە بۆ هەموو چاکەیەک ئەنجامی بدەیت. خەمسارد مەبە، چونکە خواناسان لەم دە ڕۆژەدا زۆر خۆیان یەکلا دەکردەوە، وازیانە زۆر شتە هێنا بۆ قورئان بخوێن، بۆی زیکری خوا بکەن، بۆی عیبادەتی خوا بکەن. یەکێک لەو چاکانی کە پێویستە ئەنجامی بدەین ئینشاءڵڵا لەم دە ڕۆژەدا زیاتر. دوم ڕۆژی جەژنی قوربانیش کە دەکاتە 11 ڕۆژ بریتێ لە زیکر و یادی خوا، چونکە لە حەدیثێکی صحیحی سونەن ئیبن ماجە هاتووە خوای گەورە دەفەرمێ أنا مع عبدي ما ذكرني وتحركت بي شفتاه. سبحان الله، من لەگەڵ عەبدەکەی خۆم دام، خوا لەگەڵتە، ئەوە گەورەترین نیعمەتە. من لەگەڵ عەبدی خۆم دام، خۆشم دەوێ یارمەتی دەری ئەبم، پشتیوانی دەبم، سەرخەری دەبم، دڵخۆشی دەکەم، بەختەوەری دەکەم، سەربەرزی دنیا و قیامەتی دەکەم، لەگەڵ عەبدەکەی خۆمدا دەبم مادەم زمان و لێوی بجوڵێ، لێوەکانی بجوڵێ بە زیکری خوا. بەڵام کەواتە ئاوا زیکر ناکرێ، دەمە داخی نابێ. ما تحركت بي شفتاه، کەواتە لە کاتی زیکرا دەبێت لێوەکانت بجوڵێ، ئەو کاتە حساب دەکرێ بۆ تۆ. کەواتە هەر کاتێ لێوت جوڵاو لەبەر خوا زیکری خوات کرد، نەک لەبەرەوەی بڵێن ئەها زیکری خواکە، ئەوە نا، ئەوە ڕیایە. لەبەر خوا ما تحركت بي شفتاه، لەبەر خاتری من لێوەکانی بجوڵێنێ، من لەگەڵیدا، چونکە زیکر و یادی من دەکە. ولا حديثك صحيح جامع الصغيرة هاتوب يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم ما عمل آدمي عملا أنجى له من عذاب الله من ذكر الله. هیچ کردەوەیەکی چاک نییە بۆی ئینسان باشتر بێ لەوەی کە لە عەزابی جەهەنەم ڕزگاریکە، لە سزای خوا ڕزگاریکە بەقە زیکری خوا. واتە باشترین کردەوەیە کە پێشی بخەی بۆی لە عەزابی خوا بە دوور بی، لە سزای خوا بە دوور بی، ئەوەیە زیکر و یادی خوا بکەی، بۆیە خوات لەبیر نەچێ. لەم چەند ڕۆژەدا زیکری خوا زۆر بکەن.